ئەمڕۆ دووەم ڕۆژی پرسەی مامۆستا سەید ئەحمەد بەڕێوەچوو کە بە کەسایەتیەکی زۆر بەرز و تێکۆشەر و ئارامگێر ناوی دەرکردبوو. ئێرە ناحیەی چوارقوڕنەیە، هەمووان هاتوون تا هاوخەمی خۆیان بۆ لە دەستدانی کەسایەتی ڕابوونی ئیسلامی و ماندوونەناس مامۆستا سەید ئەحمەد دەرببڕن. یەکێک لە براکانی دەڵێت سوپاسی نەخۆشخانەی بەخشین و بەرپرسانی کۆمەڵی دادگەری دەکەین کە لە کاتی نەخۆشکەوتنی کاک سەید ئەحمەددا زۆر بۆی بەخەم و بەپەرۆش بوون. من پێشەشی ئەو خەڵکە بەڕێزەی کە لێرەیە هەمویان سوپاسیان دەکەم بۆ مادووبوون و ئەرکی کێشاوێنە بۆ ماتەمی و پرسەی کاک سەید ئەحمەد. لە دوای ئەوانش زۆر 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 سوپاسی خەستەخانەی بەخشین دەکەم، کارمەندەکانیان لە فەڕاشەوە تاوەکو دەگاتە دکتۆرەکان مەمنونیانی بەجددی هیچ نکۆڵێکیان نەکردووە. ئەو کارێک کە ئەوان کردویان ئێمە ناتوانین بە هیچ شێوەک پاداشا بدەینەوە. وەکو کۆمەڵی ئیسلامیش تا ئەو ڕۆژێک کە ئێمە دەبرین قەرزداری ئەوانین. بەجددی هەر لە جناوی مامۆستا عەلی باپیرەوە تاوەکو دەگاتە کاک عەبدولستار تا دەگاتە مامۆستا ڕێبوار هەمویان بە بەردەوامی پەیوەندیان پێوەکردین و ئاگاداری هەر هەموو شتەکان بوون. ئێمە مەمنونیانین، یا ڕەبی خوا پاداشی بە خێریان بداتەوە، مەگەر بە مردن دەنا ئێمە ناتوانین پاداشی ئەهل و ئەو خزم و دۆست و ئەهلی بدەینەوە کە لێرەکانە هاتوون، یاخوا بەخێر بەسەر سەر چاو. مامۆستا سەید ئەحمەد لە زۆر بواردا کاریگەری گەورەی لەسەر خەڵکی هەبووە. بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی باسی ئارامگری و خۆراگری مامۆستا دەکات لەو کاتەی کە لەژێر چاودێری پزیشکیدا بووە. کاک سەید ئەحمەد وە خۆتان دەزانن کەسایەتیەکی دیار و کاریگەر بوو. ئەم پیاوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕۆ سیاسەکەیەوە و پیاوێکی خۆشەویست بوو لە ناو خەڵک، نەکرد لە ناو خەڵکی ئیسلامی لە ناو تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگا. ئەو ماوەیەش کە بەڕاستی کاک سەید نەخۆش بوو و ئێمە بە حکمیەوەی کە لە نەخۆشخانە لە خزمەتی دابووینەوە ماوەیە، ئەو ئاپۆڕە زۆرەی خەڵک و هەواڵپرسینی و سەردانی بەردەوامی ئەو خەڵکە بۆ کاک سەید بەڕاستی سەرنجی تەواوی ئێمەی ڕاکێشا بوو. یعنی ئەو پیاوە بەڕاستی معجب بووین بەوەی چی هەبوو پێشەکە بیبەخشێ غەیری ئەوەی کە ڕێز و خۆشەویستیەکی لە ڕادە بەدەری لەناو ئەو خەڵکەدا بڵاو بووبەوە. زۆرێک لە خەڵک و هاوڕێکانی بە نیگەرانی و بە دڵی پڕ لە خەمەوە باسی ڕۆڵ و کەسایەتی مامۆستا سەید ئەحمەد دەکەن. کاک سەید ئەحمەد کەسایەتێکی کۆمەڵایەتی گشتی هەبوو، دەخەم هەمووان دابوو، خۆشەویست بوو لای منداڵ، لای ئافرەتان، لای گەنجەکان، لای پیرە پیاوەکان، لای مامۆستایانی ئاینی، لای هەموو چین و توێژەکان ڕاستەکەی خۆشەویست بوو. کاک سەید ئەحمەد یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوە بوو کە مڵکی گشتی بوو. سەید ئەحمەد بەڕاستی ینی نمونەی ئینسانێکی زۆر جوان و زۆر ناسکیش بوو. ینی تۆ تا ئەتبینی ینی کەسایەتێک بوو کە نمونەی پاک و خاوێنی جلوبەرگ و ئەتەچێتێکی زۆر زۆر جوانی هەبوو. ینی ئەوە تۆ چاوی لێ بکەی هەم لە جلوبەرگەوە هەتاکو ئەو خۆڕەوشتانی کە هەیە بوو. پیاوێکی زۆر لەسەرخۆ بوو. ینی من لە ئیش و کارە زۆرم بینی، ماوەی کشکە لێرە من ڕاستەکە لەم سنوورە بەرپرسیارەتیم هەبوو. کاک سەید زۆر یارمەتی دەربوو بۆ ئێمە. ئەو پیاوە لێچێک بوو لەوانەیە کە هەرگیز تۆڕە نابوو. مامۆستا سەید ئەحمەد کەسایەتیەکی هێندە بەرزی هەبووە، تەنانەت لە کاتی نەخۆشیەکەیدا کە لەسەر جێگا بووە خەڵکی هاتوون بۆ لای تا ئاشتەوایی لە نێوانیاندا بەرقەرار بکات و کێشەکانیان بۆ چارەسەر بکات. هەر کۆڕ و کۆبوونەوەیەکیان بۆ ئاشتەوایی کردبێت قسەی مامۆستا سەید ئەحمەد ڕەت نەکراوەتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی چوارقوڕنە.